بینەرن ما ئیرۆ جارێک هەدن ماڵباتێ دیلگرتیان دەرکەتنە خۆ پێشاندانێ داخوازا چارەنووسا زارۆکێن خوانی وەندایی و دیلگرتی لەگەڵ حکوومەتا دەمکییا سووریە دەکەن و شەشە چلەیەدا شەڕێ لەسەر شێخ مەقسوودێ دانی دەستپێکردن و حتا ڕۆژە ئیرۆ ئەو دیلگرتێ دەستی حکوومەتا دەمکییا شامێدا بانگەوازیە ئازادکردنا وان دەکەن نەها لە جەم چارخەرەیە عەفرین یا ناڤەڕاستە باژارێ قامشتۆ خەلکێن ماڵباتێن دیلگرتیان داخوازە سەربەست بەردانە زارۆکێن خۆ دەکەن لە گۆری هەفپەیمانە بیستونە هێچلە دنابەرە هێزن سووریا دیموقراتی قەسەدە و حکوومەتا دەمکییا شامێ دەکو خالە ئەساسی دنەبەوەی هەفپەیمانێ دەکو دیل وەرنگرتن لە حتانەها چارەنووسە بە حەزاران دیلگرتیên قەسەدێ لەگەڵ حکوومەتا دەمکییا شامێ نەدیارە ئیجار ڕۆژانە ماڵباتێ وان دەنگ خۆ دەگەهێنن جهێ پەیوەندیدار کو ئێدی بخالە ئەساسی یا پەیمانە بیستونە هێچلەیە خاڵە دیلگرتیان پێویستە لەز تێدا وەرێکردن و ئەو دیلگرتیên مای لە جەم حکوومەتا دەمکییا شامێ دزووترین دەمدە وەرن بەردان ئەز هەنێک پەیام بگرم یادێ کورێتە کودەی هاتگرتن دێل دێرا زۆرێ هاتەگرتن داخوازاتە بانگەوازیێنتە چییە؟ خودی بانگەوازیم چیە هەوارە خود گەهێنمە سیامەن قۆبانی عەفرین ونبيتش مظلوم عبدي وزارو كيما بخير وسلامات بينن وشوية درخينن ورزيل بون وكا قلت بس ورتي وايد زانينا ما امواناس والله العظيم هێویت کەم دەنگێتە بکەی جهێ هێوی دەکەم بە وێنەیەن زارۆکێن خۆیێ وەندایی و بە سلۆگانێن کۆ ئەزباڤ برا خوشک و ئاپ و خالێن خۆ دەخوازم ئیرۆ ئەڤ ماڵباتێ دیلگرتیان دەرکەتنە خۆ پێشاندانێ یادێ چیتە هاتی گرتن؟ زارۆکێ منە کورکێت دەیە؟ لە کو دەری هات گرتن؟ سێ مەهانەت هەندایە نامزاننی سێرە نەزانن شەهیدە نەزانن بریندارە لەس حەق سەورادا الحەق سەورادا حەق سەورادا ئەم نزانن خەبەرێک ژمارە هوینن شەهیدە ژمارە هوینن بریندارە ژمارە هوینن ئەی سێرە ژمارە عەفرینن ئەم عەفرینێنە ئەم زارۆکێ منە ئینشاءالله ئینشاءالله دەجێت ئەم حەنجەلە زارۆکی غەدغازەنە من تەحزیبێدانە دینە بەرچینە ئیشکەنجێ لێ دەدن هەل زارۆک دژمنە ژمارە زارۆکێ مە بەگەڕێنن ئەز وەرم بێ دەرێژی چیتە گرتیە؟ هەڤژینێتەیە بابێ چەند زارۆکایە؟ بابێ سێ کەچکایە داخوازاتە بانگەوازیاتە چییە؟ حەفت ساڵ بەسە حەفت ساڵ ji şerê serêkanî û gurê spî bangewaziyê çi ye? بەراو دەرکەون بەس حتا کەنگی بەێ بینەرین me ji şerê serêkanî û gurê spî duê demê de dema ku gelek dîl hatibûn girtin gelek kes hatibûn girtin û îro rojî ji şerê Şêx Meqsûd de şeşê çileyê ku mirov bêje heta roja îro ew dîlgirtiyên li gel hikûmeta Demkiya Şamê û hin eşîrên Erebaniyên ku girêdayî wê ve bangewaziyên lezgîn tê kirin ku êdî gereke dizûtirîn dem de çarenûsavan دیلگرتیان وەرەزانین و ئێدی سەربەست وەرن بەردان و جارێکە دن vەگەرن li cem zarok dê bav û xuşk û bira û rêhevalên xwe